کارگەی بەرهەمێنانی پێپسی لە باشووری کوردستان بە ستاندەرتی جیهانی لە پایتەختی کوردستان چەندین جۆری خواردنەوە گازیەکان بەرهەم دەهێنێت. لە ساڵی 2012دا باشترین کارگەی بەرهەمێنانی پێپسی بووە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست. لەم ساڵدا نزیکەی 20 میلیۆن سێت بەرهەم دەهێنێت بە ستافێکی لێهاتوو کە زۆربەیان کوردن. خواردنەوە گازیەکان لە ناو خەڵکدا زۆر بڵاون و ڕۆژانە لە سەرانسەری دنیادا چەندین کارگەی مەزن خەریکی بەرهەمێنانی چەندین جۆری خواردنەوە گازیەکانن بۆ دانیشتوانیان. ڕۆژانە 3 تاوەکو 4 قوتو یاخود شوشەی خواردنەوە گازیەکان بخورێتەوە زیان ناگەێنێت بە تەندروستی مرۆڤ. پێپسی لەبەر ئەوەی مادەی فۆسفۆریک ئەسیدی تێدایە ڕێژەیەکی باشترشی تێدایە، واتە پێچەکەی نزیکەی 240 بەو هۆیەشەوە هاوکاری گەدە دەکات بۆ هەرسکردنی باشتری ئەو خۆراکانی کە مرۆڤ دەیخوات. بۆیە وا باشترە لەسەر گەدەی پڕ خواردنەوە گازیەکان بخورێتەوە. لە باشووری کوردستانیش چەند کارگەیەکی بەرهەمێنانی خواردنەوە گازیەکان هەن کە ڕێژەیەکی زۆر ڕۆژانە بەرهەم دێنن و لەلایەن هاو نیشتیمانیانەوە دەخورێتەوە. خەڵکی ئێمە زۆر بە چاوێکی کەم سەیری ئینتاژی کوردستان دەکەن. مەسەڵەن ئەمە پێپسیە، ئێمە بی براند هەیە، ئێمە بی براند کە دەڵێن بی براند هەر شتێکی دروست دەکرێت لەوێ وەکو ئێمە فرەنچایز نییە. ئێمە پێپسی عالەمینە، جزێکی لە پێپسی عالەمی، هەموو شتی دەشیتە ناو دروستکردنی پێپسی بە مواسەفاتی پێپسی عالەمیە. هەموو شت کە دروست دەکرێت خاصەتەن مڕەکەز و ئەوانە لە ئایرلندا دێت، مرکزی شەرکەی کۆرک پێپسی عالەمی. ئێمە لە ژێر زۆر قەید و ئەوەی پێپسی عالەمینە لەسەر ناحیەی کواڵەتی مڕەکەزات و مەوادی دەچنە ناو پێپسی، حتا ئەو پێپسیە دەربکەین دروست بکەین بە مواسەفاتی پێپسی عالەمی بۆ بڵین خەڵکی خۆمان بشتە بازار. خەڵکی ئێمە حتا ئێستا فەرقین نائقنە نیوەی ئەمە و بیبراندەکانی لە بازار لەسەر جادە دروست دەکەن. لەسەر جادە دروست دەکەن تەکلیفیان زۆر کەمە، نەوعیەت زۆر خراپە، لەژێر هیچ ئیشراف و قیود نییە. ئەبێ خەڵکی ئێمە بزانن ئەمە پێپسی عالەمیە، ئەوە بیبراندە، هەر کەسێک لە ماڵی خۆی دەتوانێتەوە دروست بکە. ئێمە ناتوانین، ئێمە هەموو شت ئەبێ بە مواسەفاتی پێپسی عالەمی، لەبەر ئەوە تەکلیفەی ئێمە گرانە. لەم پرۆگرامەدا دەچینە کارگەی بەرهەمێنانی بیبسی لە هەولێری پایتەخت تاکە کارگەی ڕێگە پێدراوی بەرهەمێنانی پێپسی و بەرهەمەکانی دیکەی ئەو مارکەیە لە باشووری کوردستان و شار و ناوچەکانی دەوروبەری. ئێمە یعنی بپسیەکە خۆتان دەزان یعنی ئینتەرناشناڵە، ئێمە سەر بە بپسی عالەمینە، سەیتەڕێکی زۆری بپسی عالەمیمان لەسەر. بڵێ ئێمە مانگانە لە بازار بەبێ ئەوەی کە ئێمە بزانین چەند کەسێکیان هەیە لە هەولێر و لە کوردستان بە تایبەتی سامپڵاتی دوپسی وەردەگرن. ئەو سامپلانە دەبن لە مختبەری عالەمی هەیە لە ئێرلندا پێ دەگوت لە کۆڕک لەوێن دەرپەحز دەکرێتن. ئەنجا کە مانگانە ریپۆرتمان بۆ دەنێرنەوە سەن دەڵێ لە ڕۆژی فلان لە سەعاتی فلان لە دقەی فلانە تۆ فلان بپسیت ئینتاج کردە، فلان مێرەندان ئینتاج کردووە، نسبەی شەکرەکەی ئەوەندە لە ڕێنج دەرچووە، ئەوەندە لە ناو ڕێنجەیە، ئەوەندەوە. ئەنجا کە لە ڕێنج دەرچووی ئەو مانگ بە مانگ ریزڵتت بۆ دەنێرێ، ئەتۆ سێ لیڤڵت هەیە، مەسەڵەن یەڵۆت هەیە، ڕێدت هەیە، گرینت هەیە، بلوت هەیە، 4 هەیە. ئەتۆ دائیمەن دەبێت لە گرین بی کە هاتی یەڵۆ بلو، ئەگەر 4 مانگ لەسەر یەک لە ڕێد بی، یعنی لە سوور بی و لە ڕێنج دەرچوو بی زۆر، ئەو کاتە ڕاددەگرێتن پێی دەگوترێتن کۆنسکوێنس تایم، یعنی لە فترەیەک دەبیتن ئەو فترێ ناتوانانی ئەتۆ ئینتاجێکی تەواو بکەی، ناتوانانی هیچ دەحمێکی بپسی عالەمی. نا الحەمدوللا ئێمە لە چ ڕەنگێکا بوون دائیمەن؟ ئەمە دائیمەن لە گرین بۆ
بلوینە یعنی دائما لە نەوەتەکان. ئەو پێپسیەی دەخورێتەوە ڕێژەیەکی زۆر ئاوی تێدایە، هەر لیترێک پێپسی نزیکەی 185 ئاوە. بۆیە بۆ بەرهەمێنانی پێپسیەکی باش سەرەتا پێویستیان بە ئاوێکی باش و پاک و ستاندەرد هەیە. باشووری کوردستان بەناوبانگە بە پاکی و سازگاری ئاو. ئاوی ژێر زەوی باشووری کوردستان بە شێوێکی گشتی بە جۆرێکی زۆر باش و نایاب دادەنرێت لەبەر کەمی ڕێژەی کانزا لە ناویدا. ئەو ئاوەی کە لە کۆمپانیای حیات بەکاردێنین شەرکەی بیسی ئاوی بیرە پاشەوەی ئەو ئاوەی کە لە بیر دەبێتن 3 ppm کلۆری اضافە دەکەین لەسەری کلۆری تێکەن. کلۆری تێکەن لە چی ئەتانی بیپارێزن ئەمانێتن کە ئەو میکرۆبانەی کە هەیە کەم بکرێتەوە پێشەوەی بێتە ناو سیستەمەکەمان. پاشەوەی کە یەکەم خطوە دێتە ناو یەکەی خاوێنکردنەوەی ئاوەتە تریتەندەکەمان دێتە ناو ساند فلتەر. ئەم ساند فلتەر تەنچە گەوران ئەو دووتانچە گەورەیەکەمدا دێتە ناو ئەو دووتانچەی ئەگەر هاتوو هەر پارتیکڵک یعنی هەر شەوائبەک هەبیتن هەر مادەیەکی بەرچاو هەبیتن لە ساند فلتەرە دەپارێورێتن بەبینی لمەکانە دەرناچێت بەناو لمەکان دەرناچێت دوایەکەش پاکراوەیە لمەکە ئەکید لمێکی پاکە لمێکی خاوێنە دەبێتن هەمویان ئەپروو بیتن لەلایەن پیپسیکۆوە کەواتە بۆ خۆی کۆمپانیای بیبسی ئەبێ ڕەزامەندی با لەسەر ئەو لم و کارمۆنی بەکارێنن جێوەتوان باوەکی پێپاڵێەوە باشە کە مادە گەورەکانتان دەرێنن ئاوێک دەمێنێتەوە بێ مادەی گەورە بەڵام هێشتا پاک نەکراوێتەوە ئەوە یەکەم خطوەمانە لە پاش ساند فلتەرەوە ئاوەکە دەستە ناو RO دەتوانین با بچینە لایەوە ئەمە پێوترێ RO ئیشی چیە؟ RO ئیشی ئەوەیە کە ئەو مادە کانزایە کە زۆرە ناو ئاو محاولە دەکرێت کەم بکرێتەوە. کەمیەی مادەی کانزایی ڕێپێدراو لۆ پیپسی دەبی دەشێرەوەی 50 بیتن کە پێی دەگۆدرێت TDS بۆ خۆی کانزای زۆر تێدا کانزای زۆر تێدا ئاکید هەر ئاوەکە لە دەرێ بێتن نزیکەی 150 هەتا 200 TDS-ەکەی تا 200 دەبیتن بەڵام ئەوەی کە لۆ پیپسی مەطلوب بیتن دەبیتن لە خوارەوەی 50 بیتن TDS. ئێوە لە ڕێگەی ئەم فلتەرەوە دەیەنە خوار 50 ئەوە دەگەینە 50 و خوارەوەی 50 زۆر باش. پاش RO ئەجا ئاوەکە دەستێتە لە تانکە دایدێنێت کە پێی دەڵێن GRP تانک. لەو تانکەوە دەتوانین ئەمە کلۆری ئیزافە بکەین لەسەر ئەو ئاوە دیسان کلۆری تێگەن کلۆری ئیزافە دەکەین لەسەری پاشەوەی کە کلۆرەکەمان ئیزافە کرد لەسەری دەست پێ دەکاتن کە مشکلەی مایکرۆبایۆلۆجیەکەی حەل کاتن مشکلێکی وای نەمێتن دوای ئەوە دەمانەوێتن ئەمە ئەو کلۆرە لە ئاوەکە دەربینین بەواتای نەمانی بەکتریا و هەر هەر زیندەوەرێک تێدارێتن. باشە پاشەوە زائیدەن کە دەمانەوێتن مشکلەی بۆ نوشتیشی نەبینێتن لە تانچی بەڵێ لە تانچی GRPەوە دەیبین بۆ کاربۆن فلتەر. لە ڕێگەی ئەو فلتەرانی کە لە ناویان کاربۆن هەیە ئەو کلۆرەی کە تیان کردبوو پێشتر بۆ لە ناوبردنی بەشێکی زۆری زیندەوەرەکانی ناو ئاوەکە دەردەهێنرێت. جگە لەوەش کاربۆن فلتەرەکان ئاوەکە لە هەر بۆن و مادەیەکی دیکە کە هەبێت لە ناویدا دەیپاڵێوێت و دەیپارێزێت. ئێستا ئاوێشی بێ کانزا و بێبۆن و تەواو پاک ئامادەبووە. بەس مایە خطوەی ئەخیرمان باشە خطوەی ئەخیرمان کە دوو فلتەری گەورەمان هەیە دوو فلتەرمان هەیە کە پێی دەگوترێتن یەکەمیان فلتەری 5 مایکرۆنیە دووەمیان فلتەری 1 مایکرۆنیە. ئەگەر هەر بەشە گفتە لەو کاربۆنەیە کە هەبی ڕێگان نەدرێتە مستەوە ناو دووسەکەمان بەو دوو فلتەرەوە باشە 5 مایکرۆنی دوای 1 مایکرۆنی فلتەر دەکرێتن دوای دەستە ناو UV ئەوەیە کە هەموو باکتریایەک لە ناو UV دەکوژرێتن. ئەوە لە ڕێگەی تیشتی سەر و بنەوشەویەوەیە لێ دەدرێت و هەچ باکتریا و زیندەوەرێکە ئەگەر ما بێتە ناو ئەوەکە ئەیکوشێت و ئاوێکی بێ زیندەوەر و باکتریا دەداتێت. کەواتە ئەگەنە ئەو ستاندەرتی کە بیبسی داوای کردووە بەڵێ ئەمە من لەسەر ستاندەری بیبسی دەتوانین ئەو نیشانە بکەین.
لەم کارگەیەدا بە پێی پێویستی و داخوازی لەسەر بەرهەم نزیکەی 400 کارمەند بە چەند شەفتێک کار دەکات کە کاتی هەر شەفتێکی کارکردن نزیکەی 8 کاژێرە. هەرچەند کاژێرێکیش ستافێکی تاقیگەی کارگە پشکنین بۆ ئەو ئاوە دەکەن کە پاڵاویانە. پشکنین بۆ ڕێژەی کانزا و دڵنیابوونەوە لە نەبوونی هیچ زیندەوەرێک لە ناو ئاوەکە و چەند پشکنینێکی دیکەش. دوای پاڵاوتنی ئاوەکە و گەیشتنی بە ستاندەرتی جیهانی پێپسی بڕێک لە ئاوەکە تێکەڵاو دەکرێت لەگەڵ گیراوەیەکی تایبەتی پێپسی کە ئاوەکە حازر بوو. بەڵێ 5 بیپسیەکە وتمان ئاوە. ئەو سایە 15 چییە؟ ئەو 15 کە دەبینێتەوە ئەمە باسی ئەو 15 بە تەواوی دۆ بکەم. ئەو 15 شەرابەکەیە. باشە. ئەو شەرابە پێک دێتن لە سیمپل سیرەپ کە پێی دەگوترێت شەکراو شەکراو شیرەی خۆمانی پێ دەگوترێتن. ئەو سەتا چەندە ئەو شەکراو؟ ئەو 15 هەمووی دەبرێت. هەمووی دەبرێتەوە. ئەو شیرەیە زایدەن گیراوەکە ئەو گیراوەی تایبەتی دەسکرێتێکی تێدا بەڵێ زایدەن کەمیەک لە ئاوەکەی کە شەرابێک دروست دەکرێتن. ئەو شەرابی بیپسی پێ دەگوترێتن. ئەو شەرابە بیپسیان لەنا ئەو تانکیانە حازر دەکرێتن. ئەوەی بیپسی تایبەتی خۆی لەکوێوە دەیێنن؟ ئەمە لە ئێرلەنداوە دەگەین. خۆتان ناتوان دروستیکەن؟ نەخێر ئەوە سەر بە بیپسیە لە ئێرلەنداوە دەگەین. هەموو وڵاتێکیش دەبێت لە ئێرلەنداوە بێنێ؟ ئەوەی بزانێتن لە دنیاە چەند مەحمەلێکی جیراوە هەیە جیراوە بیپسی هەیە کە دەکاتە 13 کۆمپانیا هەیە لە دنیا 13 کارگەی بەرهەمهێنانی جیراوەی بیپسی هەیە لە دنیا. بەڵێ ئەمە لە ئێرلەنداوە مباشرەوە دەگەین. باشترینەکانیان کوێن؟ ئێرلەندایە. ئێرلەندایە. بەڵێ ئەمە مباشر لە ئێرلەنداوە دەگەین. بۆ نمونە ئێستا کۆمپانیایشی بیپسی لە هەر وڵاتێکی دیکە بێت ئەبێ بەس لەو 13 وڵاتە بێنێ لە هەمووشیان بەناوبانگترەوەی ئێرلەندا. ئێوە لە ئێرلەنداوە دەیێنن. بەڵێ باشە بۆچی هەندێک کەس دەڵێت کە ئەگەر بیپسی زۆر خۆی خراپە یان تووشی نەخۆشی دەکات یان زۆر شت دەڵێن کە خراپە؟ ئەم بۆچی خراپە؟ زۆر خواردنەوەی هەموو شتێک ئیسرافکردن لە هەموو شتێک خراپی هەیە. بیپسیش یەکە لەو شتانە کە زیاد خواردنەوەی مثلا ساعتی قوتیەک یان دوو قوتو بخۆیەوە تاکید خراپە. بەس ڕۆژانە دوو قوتو یان سێ قوتو تەسیرێکی وا لەسەر هیچ بەشەرێکی ناکات. کەواتە ئاساییە 3-4 قوتو بخواتەوە لە ڕۆژێکا بەڵام هەموو شتێک زیادە بخۆیتەوە خراپە. خراپە. ئەو جیراوەیە کە شەرابەکەمانە لەناو ئەو تانچیانەوە دایدەنێن. لەو تانچیانەوە پرۆدەکشن لاین دەینێرین. باشە. کە لەوێن دەڕات چ دەکرێتن لە بیپسیەکەی بابرێن 1 لتر لە بیپسیەکە 5 لتر ئاوی تێکەڵەکرێتن. یعنی 1 لتر لەو شەرابە 5 لتر ئاوی تێدەکرێتن. ئێستا هەر ئاویشی تێکراوە لە وەختی بەرهەمهێنانەکەش ئاوی تێکرێتەوە؟ وەختی بەرهەمهێنانەکەی ئەو شەرابە دەکرێتە ئەو بیپسیەی کە لە بازار هەیە. ئەی باشە غازەکەی چیە؟ ئەو غازەکەی ئەوە غازی CO2. ئەوە غازی CO2. غازی سروشتیە؟ غازی CO2 سروشتیمان دەبێتن. ئەمە لە دیسان ناتوانین ئەو CO2 لە هەر کۆمپانیایە بکڕین. دەکرێت دەبیتن ئەو CO2 کە لەو کۆمپانیەکە دەکڕین ئەپروف بێتن ڕێگە پێدرا بێتن لایەن پیپسیکۆ. باشە چەند شت پێویستە کە ڕەزامەندی ئەوانی لەسەر بێتاوەکو تۆ بتوانانی قوتووەک یان شوشەیەکی بیپسی یان ئەو بەرهەمانی دیگەتان بەرهەم بێنی؟ هەر مادەیەک احتیمالی لێکدانی هەبیتن لەگەر ئەو شەرابەی کە هیتم ئەو بیپسێکە هیتم مەسەلەن قوتووەکەمان پریفۆرمەکەمان ئەو دەبەیەمان قەپاغەکەمان شەکرەکەمان کۆنسترێتەکەمان ئاوەکەمان دەبی هەمویان ئەپروف بیتن لەلایەن بیپسی عالەمیەوە. باشە ئەوان دێن زوو بۆلاتان بۆ نمونە پشکنین بۆ شەکر ئاو گیراوەکەتان قوتووەکەتان ئەوانە بکەن کە باسی کرد؟ بەبەردەوام سەردانمان دەکەن پیپسیکۆ تاکید من لەو کوالەتیە کە هیتمان هیچ مشکلێکمان لێ لە کوالەتی و هەمان ئەو کوالەتیەکەیە. باشە ئەگەر بۆ نمونە بزانن شەکرەکەتان ئەو شەکرە نییە بە پێی ستاندەرتی ئێوە ڕادەژیرێتن دەبی پرۆدەکشن ڕابگریت. باشە هەردێن لە کارگە پشکنینەکان یان بەرهەمەکانیشتان لە بازاڕە بێ ڕەزامەندی ئێوە دەبەن و بۆ وڵاتی خۆیان و پشکنینی بۆ دەکەن. زۆر لە مادەکانمان مەسەلەن کە ئەو مەکانینانەی کە بەکاری دێنین ئەوان لە ناو کارگەکانمانەوە دەمابین. مەسەلەن ئەو تانچەیە کە بەکاری دێنین دەبی ستەنلس ستیل بیتن. ڕقمی ستەنلس ستیلەکە دەبی 316 بیتن کە دەکرێتن ئەوە لەو بیپسی بەکار بێتن. ئەوانە ئەو شتانە لە ناو کۆمپانیا چێک دەکەنەوە
باشە بەڵام زۆر جار هەیە لە بازارەکانەوە بێ ئاگاداریمە دێن سامپڵ وەردەگرن پاسی خۆیان دەکەن لەبێ ئاگاداریمە ئەگەر خراپ بوو ئەگەر خراپ بوو محاسبە دەکرێن لەسەر ئەو شتانە یا دەکرێتن دەبێت ینی شتی خراپیان دەستکەوێتیان لەناو کارگا تێبینیانە بیان لە بەرهەمەکانتان تێبینی دەکرێتن بەڵام شتی خراپیان لە بازارەکانەوە نەدیتەوە تا ئێستا ینی شتی وامان توش نەبووە زۆر باش ینی تۆ توانی بڵێ ئەم بیبسێ ئێرە هەمان بیبسەکەی وڵاتانی دیکەیە تاکیدم لەو شتێ ئەو ویبسێکە لە هەولێرە هەیە لە کۆمپانیای حیاتەوە بەکار دەکەن هەمان ئەو ویبسەیە کە لە ئەمریکا و لە تورکیا و لە وڵاتە چکە دنیا بەرهەم دەدەن. دوای ئامادەبوونی گیراوەکە کە نزیکەی 15 ئەو بەرهەمەیانە کە بەرهەمی دێنن دەچێتە ناو دەستگایەکەوە کە پێی دەڵێن دەستگای میکسەر واتە تێکەڵکرد لەگەڵ ئەو ئاوەی پاڵاویان تێکەڵاو دەکرێت و ئەو گیراوە گازیە بەرهەم دەهێنرێت کە ڕۆژانە دێتە بەردەستمان. دواتریش گیراوەکە دەچێتە سەر دەستگای پڕکردن و قوتو و شوشە و دەبەکان لە یەک کاتدا پڕ دەکرێن. ئەم کارگەیە لە یەک کاتدا چەند بەرهەمێکی جیاواز بەرهەم دەهێنێت. دەستگاکانی پڕکردن بە خێراییەکی زۆر قوتو و شوشە و دەبەکان پڕ دەکەن. قوتوەکان کە دەگەنە کارگە دەبێت بشۆرێن لەبەر ئەوەی لە ئەگەری تۆزاوی بوونیان لە کاتی هێنانیان بۆ ناو کارگە. کارگەی بەرهەمێنانی پێپسی قوتوەکان لە باشووری کوردستان دابین دەکات. لە باشووری کوردستان لە ناوچەی بازیان یەکێک لە باشترین کارگەکانی بەرهەمێنانی قوتو لە دنیادا دامەزراوە کە تەواو بە ستاندەرتی جیهانیە و قوتوەکانی لەلایەن کۆمپانیای پێپسی جیهانیەوە باوەڕ پێکراوە و بەکاردەهێنرێت. قوتوەکان بە بەرزترین کوالیتی بەرهەم دەهێنرێت و دابەش دەکرێت بەسەر کارگەکانی بەرهەمێنانی خواردنەوە گازیەکان لە کوردستان و عێراق و تورکیادا. کە قوتوەکان دەگەنە کارگە دەشۆرێن و ئامادە دەبن بۆ پڕکردن کە پڕکران دواتر سەریان لەسەر دادەنرێت و ئامادە دەبن پاشانیش دەکرێنە سێت و کەی 180 میلیۆن قوتووی بەتاڵ دەهێنێتە کارگە و پڕیان دەکات و دەیان خاتە بازاڕەوە. هەر سی دانەیەکیش دەکرێتە یەک سێت واتە 6 میلیۆن سێت بەرهەم دەهێنێت کە لەم ساڵدا ئەو ڕێژەیە تەواو بەرز دەکاتەوە. دەبەکانیش هەر لە ناو هەمان کارگە بەرهەم دەهێنرێن دواتر لەسەر دەستگای فیلەر واتە پڕکەر پڕ دەکرێن و پاشانیش لەیبڵ واتە ناو و زانیاری و ڕێنمایەکانی لەسەر دەنووسرێت و دەکرێتە سێت و ئامادە دەبێت. هێڵی بەرهەمێنانی خواردنەوە گازیەکان لە ناو شوشەدا لەم کارگەیەدا نوێیە. دوای بەرهەمێنانی گیراوە گازیەکان لەسەر دەستگای پڕکەر بە هەمان شێوە شوشەکان ڕێژەی پێویست خواردنەوە گازیەکانیان تێدەکرێت. لە دەستگایەکی دیکەشەوە سەری شوشەکان ئامادە دەکرێت بۆ دانانیان لەسەر شوشەکان. سەری شوشەکان لەسەر شوشەکان دادەنرێت و ئامادە دەبێت بۆ چوونە بازاڕ بە هەمان شێوە. لە کاتی بەرهەمێنانی گشت هێڵ و گشت گیراوە گازیەکاندا
کارمەندانی بەشی تاقیگەی کارگا زوو پشکنین بۆ بەرهەمەکان دەکەن لەبەر ئەوەی دەبێت بەرهەمەکانیان هەمیشە و بەردەوام بە پێی ستاندەرتەکانی پێپسی جیهانی بێت بۆیە پشکنین بۆ گشت بەشەکانی بەرهەمەکانیان دەکەن. پێپسی دەکەنە ناو کاپ دوسێنەوەی پێپسی نسبەتی شەکر و غازی CO2 و نەوەی ئاو ئەوەندەیە و دەدەنێ نازانن ئەوانە کە دەخۆنەوە نازانن ئەمە ئینتاژی گیرەیە ئەمە نسبەی بڵین شەکر چەندە نسبەی CO2 نەتیجەی ئەم لە سێ چار شوێن دەکەن لەو وڵاتە بڵین لە سێ چار شار دوایی نەتیجەی ئەوە کە چ بەرسف لەو بڵین فیدبەک لەو فۆکس گرۆپە وەردەگرن پێپسی عالەمی قەرار دەدا کە خەلکی ئەم وڵاتە حەزیان لەو تامەیە لەو مستەوای شەکر لەو مستەوای CO2. پێپسی جیهانی پێش ئەوەی لە هەر وڵاتێک یاخود لە هەر شوێنێکی نوێ بەرهەمەکانی بەرهەم بهێنێت سەرەتا دەیەوێت بزانێت دانیشتوانی ئەو وڵاتە حەزیان لە چ تامێکە حەزیان لە گیراوە گازیە زۆر شیرینەکان و زۆر گازەکانە یاخود بە شێوەیەکی ستاندەرد یاخود شیرینی کەم و گازی کەم بێت. لە عێراقیش پێش دامەزرانی کارگەکان و بەرهەمێنانی پێپسی بە هەمان شێوە ئەو تێست و پشکنینانە کراون. چەند هاوڵاتیەک لە ناوچە جیاوازەکانی عێراق ئەو تاقیکردنەوەیان لەسەر کراوە لە ئەنجامدا لەبەر ئەوەی نەتەوەی عەرەب لە عێراق حەزیان زیاتر لە شیرینتر بووە ئەو ڕێژەی شیرینیە دانراوە بۆ تەواوی ئەو کارگانەی کە پێپسی بەرهەم دێنن لە عێراق و باشووری کوردستان. لە عێراق دوو کارگەی بەرهەمێنانی پێپسی هەن لە بەغداد و نەجەف لە باشووری کوردستانیش یەک کارگە. لەبەر ئەوەی تاوەکو ئێستاش باشووری کوردستان لە گشت مامەڵەکاندا هەر سەر بە عێراقا هەمان ئەو تامەش دەبێت لە کارگەی پێپسی هەولێر بەرهەم بهێنرێت. ئێمە زۆر زات لە پێپسی عالەمی دەکەین خۆیان تەبان پێیان خۆش نییە دوو سیستەم لە وڵاتێکە بی بە نسبەتی ئەوان ئێرە عێراقە بەڵام ئێمە محاولە دەکەین نەتیجەی ئەو بڵین ئەو شتی کە ئێستا قسەم کرد لە ساڵی 91 حتا 2003 کە خەڵکی مەفێری تامی ئینتاژی تورکی بووینە لەسەر ئەو ئەساسە محاولە دەکەین قەناعەتیان بینین کە شتێکی خصوصی بۆ کوردستان بکەن. خەڵکی باشووری کوردستان جگەلەوەی لە ڕنگ و کولتور و شێواز جیاوازن لە میلەتی عەرەب لە تام و هەڵبژاردننی ڕەنگیشدا جیاوازن. میلەتی کورد زیاتر تامی بەرەو تامی ئەوروپی دەڕوات تاوەکو تامی عەرەبی زۆر شیرین و زۆر چەور. ئێستا کارگەی پێپسی باشووری کوردستان لە کارکردندایە بۆ جیابوونەوە و سربەخۆیی لە کارگەکانی دیکەی بەرهەمێنانی پێپسی لە عێراق بۆ بەرهەمێنانی ئەو تامەی کە هاونیشتیمانیانی باشووری کوردستان حەزیان لێیەتی و داخوازیان لەسەرەتی.